هو تونه پازدەمە ڕۆژ ڕەمەزان چونە تەواری چونە تەواری لە تەواری ئەمەیان زۆر هێشتەوە ئەمە سێ ڕۆژ ئەمەیان هێشتەوە سێ ڕۆژ چوار ڕۆژ ئەمەیان هێشتەوە ناهێشتناوێ هەڵبەتیان ئەمەلیات دەکرێ دوایش ئەمەلیات نەکرا دوایش گوتیان هەتا پاژنەی ئەمەلیات ناکرێ چونکە ئینتیها بوو شتی زۆر بوو لە بەهەندێ لێندریش هاتنەوە مارێ لە پاشان هاتین پاژنەی چوونەوە دیسان چوونەوە تەواری لە تەواری گوتیان ئەمەلیاتی دەوێت هاتنە لای ئەوە دکتۆر دلێرشینەی گوتیان ئەوە هاتنە وێندەر گوتیان بڕۆنە میێرەبانی لێوێندەرە هاتنێ خوانە گوتی کەوسەر ئەمەلیات دەوێت ئاوە دوونێک و هاتین عملیاتی کرد ئەوڕۆ لە خۆی بە زیاد یعنی 100% دەرچووە لە خۆی بە زیاد زۆر زۆر باش ئێستا لەخۆی بەزیاد ئەوڵا لە مردنی ڕزگاری کرد بەڕاستی جەماعەت ئەو هەموو دوعای خێرە ئەو هەموو مەحەبەتەیە پڕ بەدر مازن ڕەبی خوا ڕووناکی دنیا قیامەتتان بدا بەحەیات بیساتان بە ناخۆش و مشکلی نەکەوتە نەحبێنی خۆت و ماڵ منداتان دەرێم خۆشبەختە ئەوەی بەشدارە لە میهرەبانی حاجی ئەحمەد خۆشبەختی بزانە دری ئەو هەموو عالەمەمان خۆش کردیە ڕەبی خوا جزا خۆش ئەو ماسکردانە نییە بەدرە ڕەبی خوا لە دنیا و لە قیامەت خوا نازعبی ئینشاءالله ئەوە ئەتوژانت چەند بوو بەچی هاتێک نەما کورە کەس بە تەمام نەبوو کەس بە تەمای نەبوو ئەرێ وەڵڵا. ئێستا دە نێرینەوە مارێکە دڵت خۆشە ئەوڕۆ لە خۆی بەزیاد بی خۆشەویستان ئەمن هاش مەکنێت و ڕۆژ خوش خوێت گەورێت بووە ئەمە شکرانی خوای دەکەین ئەرێ، ئەمە کەتانێکمان دەی شکر. خەڵکی خۆش بکەین بە قوربانی ئەو گەزەرێک بن چادەبی ئیشاڵڵە چادەبی ئیشاڵڵە چادەبی ئیشاڵڵە چادەبی ئیشاڵڵە ئەمە دڵمان خۆشە کە دڵی خەڵکی ڕەبی خوا خۆش جتا دەکەین. خۆش بی لە دنیا و لە قیامەت ئەوانەی کە پارەی خێرەکانیان هینیا دڵنیا بن ئەمن چاوم لە پارەی کەس نەبووە بەس بە پارەکانتان ئەو خەستەخانەم دروست کرد دڵی ئەو فەقیرانم خۆش دەکەم مار لە چەند دەرەتوو بەخوا لەدارێت چوو مار لە دەرەتوو چیش دەکەی وەڵا لە پەڕاش مەکتەبێمە فەڕاش مەکتەبێ دری فەڕاشی مەکتەبێ دارەتوومان خۆش کرد مهرەبانی بەردەوامە ئەو ژانەمان شکان دەزانی ژانی چەند زۆر بوو بێزار ئەحمەد لەو زاکو بابی دی ئەجا دەمەچکوی بە قوربانی ئەوەی براما دوی مازی بدێ خۆشەویستە نەموتان دنیا قیامەت بدا کارمەندەکانی خۆش دەوێتن چونکە دەزانی ئەمە ژانمان لادا ئەمە ژانمان لادا ژانی نەما لە خۆی دەزانی فەقیر دەتانی زۆر مەمنون وە قسە گەورەی مەی فەقیر دەتانی کەبابی نەخوا بەس فەقیر ناتوانێت تەحملی ئەو ئازارێ بکات میهرەبانی دڵسۆزی و لێزانی